تورکیا لە ڕێگەی ئاسمانەوە کەمپی پەنابەرانی مەخموری بردومان کرد. بەهۆی گرژێکی نێوان پێشمەرگە و پەکەکە 5 پێشمەرگە شەهید بوون و مەسرور بارزانیش داوای لە پەرلەمان کرد دژی پەکەکە بوەستنەوە. ساڵتان لەبێتۆم کاتتان باش، هەواڵی ڕۆژتان پێشکەش دەکەم. بەهۆی گرژی نێوان پێشمەرگە و پەکەکە 5 پێشمەرگە شەهید بوون و مەسرور بارزانیش داوای لە پەرلەمان کرد دژی پەکەکە بوەستنەوە. وەزارەتی پێشمەرگەی حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕاگەیەندراوێکدا ئاشکرای کردووە بەرەبەیانی ئەمڕۆ بەهۆی هێرشێکی پەکەکەەوە بۆ سەرهێزەکانی زێرەڤانی لە چیای مەتینی سنووری قەزای ئامێدی 5 پێشمەرگە شەهید بوون و 4 دیکەش بریندار بوون. لە بەرامبەردا هێزەکانی پاراستنی گەل هەپەگە ڕایگەیاند ئەو پێشمەرگانەی زێرەڤانی بە هاوکاری سوپای عێراق هەوڵیان داوە هێرش بکەنە سەر گەریلاکانیان و بەو هۆیەشەوە پێکدادان دروست بووە. لە لای خۆشیەوە مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان داوای لە پەرلەمان و لایەنە سیاسیەکان کرد دژی پەکەکە بوەستنەوە. ئەوش لە کاتێکدایە پەکەکە بەردەوام پارتی و سوپای عێراق تۆمەتبار دەکات بە یارمەتیدانی سوپای تورکیا بۆ هێرشکردنە سەر گەریلاکانیان لە ناوچەی بادینان. تورکیا لە ڕێگەی ئاسمانەوە کەمپی پەنابەرانی مەخموری بردومان کردو بە گوێرەی چەند سەرچاوەیەکیش کوژرا و بریندار هەیە. بە گوێرەی ئەو زانیاریانەی دەستشار پرێسکەوتون تورکیا لە ڕێگەی ئاسمانەوە بردومانی ناوەڕاستی کەمپی پەنابەرانی مەخموری کردووە. بردومانەکە لە ناوەڕاستی کەمپی مەخمور و لە تەنیشت مزگەوتی کەمپەکە بووە بەهۆیەوە زیانی مادی هەبووە، بەڵام تاوەکو ئێستا زیانی گیانی دیار نییە. چەند سەرچاوەیەکی نافەرمی ئاماژە بابوونی ژمارەیە کوژرا و بریندار دەکەن، بەڵام تاوەکو ئێستا وردەکاری زیاتر لەسەر هێرشەکەی تورکیا نەزانراوە. سەرۆک کۆماری عێراق ڕایگەیاند سەرەڕای جیاوازیە سیاسیەکان پێویستە پێکەوە ڕوبەڕووی گۆڕانکاریە مەترسیدارەکانی کەشوهەوا ببینەوە. دکتۆر بەرهەم ساڵح سەرۆک کۆماری عێراق لە وتارێکیدا کە بە بۆنەی ڕۆژی جیهانی ژینگەوە نووسیوێتی ئاماژەی بۆ ئەوە کردووە جەنگ و چەوساننەوە و سزای ئابووری و تیرۆر و ململانە ناوخۆیەکان هەڕەشەن لەسەر عێراق، بەڵام گۆڕانکاریەکانی کەشوهەوا و کاریگەریە ئابووری و زیانە ژینگەیە گەورەکانی مەترسیدارترین هەڕەشەن بۆ سەر ئایندەی ئەو وڵاتە. سەرۆک کۆمار باسی لەوەش کردووە بە گوێرەی بەرنامەی نەتەوەی گرتوەکان بۆ ژینگە عێراق 5ەم وڵاتی لاوازی دنیاە لە بەردەم گۆڕانکاریەکانی کەشوهەوادا. ئەم هۆشداریەی سەرۆک کۆماری عێراق لە کاتێکدایە بەپێی ئامارەکانی کەشوهەوا عێراق لە ڕیزبەندی ئەو وڵاتانەدایە کە بەهۆی گۆڕانکاریەکانی کەشوهەواوە مەترسی وشکە ساڵی و کەمبوونەوەی ئاوی لەسرە. حکوومەتی هیندۆڕاست ڕایگەیاند لە کۆتایی ئەم مانگەدا باڵیۆزخانەی وڵاتەکەی لە ئیسرائیل لە شاری تەل ئەبیبەوە بەرەو شاری قودس دەگوازێتەوە. نووسنگەی خوان ئۆرلاندۆ هێرناندزی سەرۆکی ئەو وڵاتە ڕایگەیاندووە ئەو هەنگاوە لە هەفتەی کۆتایی مانگی حوزەیران ئەنجام دەدەن. ئاماژەی بۆ ئەوەش کردووە دوای 3 هەفتە لەکردنەوەی باڵیۆزخانەکەیان لە شاری قودس ئاهەنگی 30 ساڵ تێپەڕبوون بەسەر یەکەم سەردانی بۆ وڵاتی ئیسرائیل دەگەڕێت. بڕیاری حکوومەتی هیندۆڕاست بۆ گواستنەوەی باڵیۆزخانەکەی بۆ شاری قودس بۆ ساڵی ڕابردوو دەگەڕێتەوە. ئەویش دوای ئەوەی لە مانگی ئایاری ساڵی 2010 دۆناڵد ترەمپ سەرۆکی پێشووی ئەمریکا باڵیۆزخانەی وڵاتەکەی بەرەو شاری قودس گواستەوە. کاتێکی خۆش بۆ هەموو لایەکان.